لە چوارچێوەی چاکردنەوەی ڕێڕەوە ئاوەکان و لابردنی زیادەڕەوەکانی سەریان و دوورخستنەوەی مەترسی دووبارەی لافاو ڕێگەی سەرەکی چوونە ناو پرۆژەی نیشتەجێبوونی چەرموستی لە چەمچەماڵ بە تەواوی داخرا و ئەماش گرفتی بۆ هاتوچۆی دانیشتوانی ئەو گەڕەکە دروست کردو و لۆدێکی زۆریش کەوتوتە سەر ڕێگەی دەواازەی ناحیە شۆڕش. وڵا گرفتی زۆر دروست کرد ئێستاکە بۆ نمونە ئەو گەڕێکێک لەو بانەوە هەموو کامل ڕێیەکان لێگیراوە ئێستا هەموو ڕێیەکە هاتووەتەوە سەر ئێرانش لەوانەیە چەندجا لەوانەیە ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە لەوانەیە چەندجا دەعام بووە ڕوودا بووە خەڵک زەرری کردووە اینجا دوایەوە لەوانەیە ئەو ڕێی کەرکوو لێرەوە دێتەوە یعنی ڕێیەکی زۆر سەغڵەتێکی زۆر بۆ خەڵک دروست کردووە لەوانەوە خەڵک لێەوە بۆ شوەڕشە ڕۆی اینجا هەمیسان هاتووەتە هەمووسان هاتوۆتەوە کشی هاتوۆتە سەر ئەم جسترە لێرانە. چەند ڕێگە هەبوو بۆ ناو چەرموستی ئێستا چەند ڕێگە هەیە؟ وەڵایی پێشتر ئەوە تقریبا دوان هەبوو بە تەواوەتی ئێستاکە تەنها هاتوۆتەوە ئەوانە اینجا لێوێشە هەر ئەتوانن لەوانەیە جسترێکمان بۆ دروستکەن و ئەتوان بە ئاسانی دروستیکەن. وەڵای وەکو ئاسەنگیەکی زۆرە هەچی زەختی کۆمپانیا بەڕێزی هاتوۆ سەرم فەرعی کۆمپانیا بەرە لە شوقەکانەوە بگرە وەکو مەترسی حادیسەشی لەسەر دەبەرە زۆر قەڵەباڵغە دوای ئەو ئێمە هاتوشی هەمومان خەڵکێکی زۆر لەو فەرعەیە ئێمان هاتنە کاکە کۆمەڵی هاوکاری زۆر بەناوی هاوکاری زۆر 14 ملیاردی دۆلار نازانم چەندێکە هاتووە ملیاردی دینار هاتە بۆ چەمچەماڵ بەناوی هاوکاری ینی زەرابێ سنووقێکمان بۆ کەن لەسەرەوە تا خوارەوە بیدەنە قۆنتەراتێ بۆ ماوەی 15 ڕۆژ ئیشەکە کۆتایی پێدێت. چەرموستی جگە لە قوتابخانەیەک کە لە کابینە دروستکراوە هیچ قوتابخانەیەکی بنەڕەتی و ئامادەی تێدا نییە ئەمە ژوای کردووە بەشێک لە قوتابیانی گەڕەکەکە ڕووبکەنە قوتابخانەکانی چەمچەماڵ و ڕێگەی گەشتی نیشیان دژوار و قورس بووە. بەڕاستی ئێمە مەکتەبێکمان هەیە مەکتەبەکەمان کابینەیە من خۆم ئیشم کارەبایە چەندەها جار چوومە ئەو کابینانە ئەو مەکتەبە کابینەکان کارەبا کەوتۆتە سەری چەند جار مناڵ و تۆتی من کارەبا گرتوومێتی لەو مەکتەبەیە دوای ئەوە ئەو ڕێگایش هەڵدڕاوە ئێستا زۆربەی زۆرم خەڵکەی ئێرە خەڵکێکی زۆر مناڵەکانی دەرکردو لەو مەکتەبەیە بەڕاستی کابینەیە ینی ژانی تیانە هەم بۆ مامۆستاکان ناخۆشە هەم بۆ تەلەبە ناخۆشە قوڕاوە ئەو ڕێ هەڵدڕاوە زۆربەی زۆری ئەلێرەوە لای شوقەکانەوە هاتوچۆکە بە سیارە پاسیان بۆیان گرتو ئەسن لە سەمسەماڵە خوێنن. وەڵامە پاس هاتوچۆکەین بۆ ئوبەر ئیتر پاسەکەش ینی ئەمڕۆ بوو دوێنێ بوو کە بینیتی زۆر پێی ناخۆش و ڕێگایەتی کاتمان زۆر لێبە وڵات تقریبا دەدەخەوە چارێکە تاخیرمانەکە مخۆم لەم چەند ڕۆژەی پێشووە لێرەوە ویستم پەڕێمە بەر زۆر هیلاک میکرد ئەو کاتەی هیلاکات لافاوەکەیە بوومە لەو بەرەو بینیسمان بگەڕێنەوە هەر وێران بوو شوێنەوە. سەرۆکی شارەوانی شۆڕش بۆ پێیان دەڵێت کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە بەڵێنی چاکردنی ڕێگەی هاتوچۆی گەڕەکەی دا و ئێمەش هاوکاریان دەبین. ئەو حەفرەی کە کۆمپانیای بەڕێزە بەستێتەوە بە جادە ڕئیسێک و لێوشە بۆ چەمچەماڵ ئەو حەفرە بە کاتی کراوە وەختی خۆی ئێستا حاڵی حازر خەریکی مەسارمان بۆ دیاری کردووە حەفرەکە ئەو حەفرەی پێش و پڕکرێتەوە دێتە حەفرەکە دێتە دواوە پانێکی گەورەتر و قەنتەڕەیەکی هەندەسی ڕێکوپێکی بۆ دروستەکرێ لە ئێستاە کۆمپانیای بەڕێز خۆیان هاتوونەتە سەرخەدۆک و هاوکاری بۆ شارەوانیمان قەنتەڕەکە دروستەکەن حەفرەکەشمان ئەو حەفرێکی ئێستا ئەبینرە لە جادەکەەوە ئەگوازرێتەوە دواوە تقریبا 25 مەتر دێتە دواوە حەفرەکە قەنتەڕەکە لە مەدخەلی باڵی لە سەرەتای چوونە ژوورەوە بۆ چەرموستی لە جادە ڕئیسەکەی چەمچەماڵ سلێمانیەوە دروستەکرێ تەواویش بێ هەروەکو جارانی لێ دێتەوە هیچ کێشەیە دروست نابێتەوە ئینشاڵڵا. هەڵمەتی چاکردنەوەی ڕێڕەوە ئاوەکان لە میانی پلانی کورتخایانی حکوومەتی ماوە بەسەرچوودایە و وا بڕیارە لە داهاتوودا ماستەر پلانی نێو درێژخایەندا بنرێت تا جارێکی دیکە ڕووداوی لافاو نەبێتە هۆی دروستکردنی کارەسات. ڕێبێ محەممەد کەناڵی پەیام ناحیە شۆڕش.